لەسەر هەولێر و سلێمانی کانی وەتمان هەیە کانی وەتمان هەر کەسێک بێ دوکانەدا تێپەڕ بێ دەبێت لێرە لابدا خواردنێکی زۆر زۆر خۆش بخوا هەروەکو ئەو کوڕە گوتی خەڵکەکە هیلاکە لە ڕێگا هیلاچی ڕێگایە کە خواردنی سەر ڕێگاون دەبەتامە یاخود نهێنیەکێ پێم خۆشە بچمە لای شێفەکە و نهێنی خواردنە خۆشەکانیم لە بۆ باسی بکات لەگەڵم وەرن بزانم شێفی کانی وەتمان. السلام عليكم. ما عندنا بن. بزانم چ دروست دەکات لە بۆ نێڕوانێ. ئەی ماشەڵڵا ماشەڵڵا. سلام عليكم. بێم ئاساییە یان ئەتودەی؟ گوتم ئەگەر بێ لای من با ئەمن نێم هەندێک سڵاوت لێبێت. باش کاکە ئەحواڵت بووە؟ ناوی بەڕێزت؟ نەهرۆ. کاک نەهرۆ. پێم بڵێ نهێنی خواردنە خۆشەکانت چییە؟ منجەری گەورە گەندێک بینە پێشتر. خۆی فکرەیە ئەگەر لەگەر شارەزا بووی زۆر ئاسان خۆشە. چەند ساڵە شێفی؟ تقریبان 23 ساڵە. 23 ساڵە شێفی. 23 ساڵ لێرە. باشە هەمان خواردن مەسەلەن ئەمن لە ماڵە لی دەنم ئەو تامەی نییە. بەڵێ. لۆ. ئەو جەزاری وایە بەمانگ ڕەمەزاندا دەبڕێن دێن هەمان تامەیە هەر لێ دێنم. چکە فکرم لەسەریێتە ئەگەر فکرم لەسەر ئیشەکەی بوو دەستا و لە دەستاوی دەگۆڕێت. ئەگەر دوو مانگ سێ مانگ لێدا بڕم هەر عینشتە. یان حەزەوە نییە مەسەلەن ئەگەر حەز لە شتێک بیتە وەکو حەز یعنی حەزم لە ئیشەکەیە. تقریبا لە 2000 لەکەنەوە کابرا. لە چه فێرە خواردن دروستکردن بوو ئەوها بوویە شێف؟ وەڵی شێفێکمان هەبوو ناوی سۆران بوو تۆ خزمان بوو. جا یەکەمجا هاتم لای بوومە قاپشۆر سێ مانگ لای بووم دوان ئەوڕێی بۆ خارج. گوتت بەخوای دەبی ببمە شێف. ئەمیشتە من خۆی حەزم لە ئیشەکەی بوو کە حەزم لە ئیشەکەی بوو زەینمدا لەوەی لێ فێر بووم ئەمیش وازم لێنە لە ئیشەکەی هەر بەردەوام هەتا ئێستاش هەر بەردەوامین و ئیشەڵا هەتا مردیش بەردەوام ئیشەڵڵا تەمەنت درێژ دەبیتە لە شستاغ دەبیت. بزانم ڕۆژانە چ خواردنێکی دروست دەکەن؟ وەڵی جا ڕۆژانە خواردن برنجی درێژە برنجی خڕە فاسوولایە برنجی کوردی خڕ؟ کوردی ئێ لەگەڵ قەیسی و لەگەڵ فاسوولای ئاگشتیبە لەگەڵ دون عملیشکە سوکرا و فڵاویشمان هەیە. ئەدی گۆشتی گۆشتی بەرخشمان هەیە گۆشتی گورگمان هەیە. باش خەرێک مەسەلەن ئەگەر دێتن نانی بخوا زیاتر تەڵەبی لەسەر چ خواردنەکیە؟ وەڵی زۆر بین ئێمە قۆزینی قۆزی دەبووە. قۆزی و جا ئیواشە حەزی لەشتی کوردەواریە لە قەل و کەڵەشێر و قاس. ئێستا کاتی نەمەوە زستانان زیاترەوە ناکات. زستانە خەڵە زیاتر حەزی لێیە. قەل و قاز ئەوەوان ڕۆستای خۆی دەوێت. تەمان بەڵێ. ئیشەکان دوو کەس دوی کەم لەگەڵە ئەوان بەردەستمن. یارمەتی دەرن. بەڵێ ئەوان لە بەردەستم بەس بۆ قەزەی خواردنەکە خۆم دروستیەکەم. شێفە یەکەمەکە بە خۆتی ئەی دەستت خۆش بی لە شستاغ بیتە زۆر بەخێر بێ مانجی نەبی زۆر بەخێر بێ سەرچاو دەشێوە ساغ بێ. زۆر سپاس دەکەم دەستت خۆش بی زۆر مەمنونم دەستت خۆش بی با زیاتر لە ئیش و کارت نەکەم دەستەکان خۆش خوشحاڵم زۆر بەخێر بێ زۆر سپاس. بەس نامان لەکەم خۆمەی سەعات نا وەڵڵاهی دەستت خۆش بی زۆر بەخێر بێ دەست خۆش زۆر سپاس دەکەم زۆر سپاس.